بێپێکەنینەکانتەوە بەنێو هەموو درک و داڵ و کەندەڵانەکاندا دەڕۆین تا سەرکەوتن شەهادەتی تۆ سەکڵی بەرکوانۆ بۆ ئەوانەی حەقیقەتی تۆ حەقیقەتی پڕەکە ناناسن هەڤاڵ هەڵمەت نییە لە هەر بەشێکی کوردستان هەواڵ هەڵمەت بینی بێتی و پێی کاریگەر نەبێت هەر ئەوەش وای کردووەکە لە دڵی مناڵ و گەورە و پیر و هەواڵانیدا خۆشەویستە ئەوەیە سوێیەکی گەورەی کردووەتە دڵمان من دڵنیام لەوەی نەیارانیشی ویژدانیان عەزابیان دەدا ئێستا ویژدانیان عەزابیان دەدا کە کێیان لەدەستدا کە پیلانگێریان کرد جاسووسیان کرد چیان لە میلەتە لەدەستدا چونکەم کەمن ئەوانەی کە وەکوو هەواڵ هەڵمەتن هەواڵ هەڵمەت بە تێکۆشانی خۆی لە هەمبەر عەقلیەتی پاشبەڕۆیی پارچەگەری داگیرکاری نایەکسانی ڕەگەزی عەقلیەتی دەسەڵاتداری و پاوەندخوازی تێکۆشانی کرد بۆیە هەموو ئەم وانانە بوونە قوتابخانەیەک هەواڵ هەڵمەت بۆ خۆی قوتابخانە بوو بەڵام دوژمنان دواکەوتن لە شەهادەتی تێپەڕی هەواڵ هەڵمەت بەدەیان هەزار خەڵک لەم میلەتە پەروەردەی دەستی ئەون تازە تێپەڕی دەبێت ئەو بێدەنجێ بشێنین ئەمە خواستی هەواڵ هەڵمەت ئەگەر دەمانەوێت ڕۆحی هەواڵ هەڵمەت ئاسوودە بێ هەمیشە بە زیندوی بمێنێتەوە ئەبێ ئەو تێکۆشانە بەردەوام بکەین شهيد ديار رابنا سركلنا وتاجي سنة 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 نخندل بالخدانا نخندل بالخدانا نباشو سلامانا نباشو سلامانا نخندل بالخدانا نخندل بالخدانا نباشو سلامانا نباشو سلامانا بيجي سارت أبو بيجي سارت أبو بيجي سارت أبو بيجي سارت أبو دوران نمره دوران نمره شاهين نمره سليمان الربيعانة نخندل بالخدانا نباشو سلام